ئەم ئێوارەیە هەموو لایەکمان کۆبووینەتەوە بۆ خەڵاتکردنی ئەم خوێندکارە سەرکەوتوانەی کە لە پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی ئەنجامی باشیان بەدەستهێناوە. پیرۆزبایی لە خوێندکارەکان لە دەستەی کارژێڕی قوتابخانەکان لە دایک و باوکانیانەکەین کە توانیویانە ئەم جۆرە لە خوێندکار پێشکەش بە کۆمەڵگای کوردەواری بکەن. ئەوەی کە گرنگە من ئاماژەی پێ بدەم لە ڕاستیە مقابلەیەکی کاک محەممەدم بینی کە ئەو شەوەی کە ئەنجامەکان دەرچوو من سوپاسی کۆلێژەکانی یونایت ساینس دەکەم کە خوێندکاری وەکو کاک محەممەد پەروەردە ئەکەن و ئاڕاستەیانەکەن و ئامانجیان بۆ دیاریەکەن. ئەوەی کە منی خۆشحاڵ کرد کاک محەممەد ئامانجی ئەوە نەبوو بێتە پزیشک، ئامانجی ئەوە نەبوو بێتە ئەندازیار، ئامانجی ئەوە بوو ببێتە مامۆستای بیرکاری. بۆیە دیاریکردنی ئامانج لای ئەم خوێندکارانە یەکێکە لە گرنگی و سەرکەوتنەکانی کۆلێژەکانی یونایت ساینس. جگەلەوە من بە پێویستی ئەزانم دەستخۆشی لە کۆلێژەکانی یونایت ساینس بکەم ئەوەنەی کە من تەماسم هەیە لەگەڵیان لە پارێزگای هەڵەبجە توانیویانە خوێندکارێکی مرۆڤ دۆست دروستکەن، توانیویانە خوێندکارێک دروستکەن کە خاوەنی بەها باڵاکان بێ، خوێندکارێک دروستکەن کە خۆشەویستی بۆ نیشتیمان و بۆ خاک و بۆ شەهید و بۆ ئاڵا هەبێ. ئەمە پێویستیەکە کە شان بەشانی فێرکردن ئەڕوا و پێویستە بەم شێوەیەش خوێندکار پەروەردەکەین. من جارێکی تر کات ناگرم پیرۆزبایی لە تەواوی خوێندکارەکانی پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەکەم. زۆر سوپاسی کۆلێژەکانی یونایت ساینس دەکەم و پێشم خۆشە پیرۆزبایی 25 ساڵەی دامەزراندنی ئەم کۆلێژانە بکەم کە یەکێکە لە دیاریە جوانەکانی جەنابی مام جەلال کە بۆی جێهێشتوین. ئومێد دەکەم بەردەوام بن ئەم دیاریە جوانەی جەنابی مام جەلال درێژەی پێ بدەن و بتوانن خوێندکاری باش و سەرکەوت و پێشکەش بە هەرێمی کوردستان بکەن و جارێکی تر سوپاس.